نحن الشعب السوري ئێمەی خەڵکی سووریا ئەمڕۆ ئاهەنگ ئەگێڕین بە بۆنەی ئازادبوونی سووریا. ئەمڕۆ ڕۆژی دڵخۆشی سەرتاسەریە بۆ هەموو سووریەکی بە هەڵوێست، چونکە کارێکی ڕاست نییە کە براکانمان دەست بەسەر کرابوون لە بەدینخانەکانی سەر بە حکوومەت. بۆیە سوپاسی حکوومەت و خەڵکی هەولێر و کوردستان بەگشتی دەکەین بۆ میوانداریکردنی ئەم میلەتە بێتاوانە. الحمد لله رب العالمين على إسقاط هذا النظام المجرم الذي شرد الناس. سوپاس بۆ خۆی گەورە بۆ ڕوخانی ئەو حکوومەتە زاڵمە کە 40 ساڵە بۆ 50 ساڵە زوڵم ئەکات و خەڵکی زیندانی ئەکات. سوپاس بۆ خۆ کە ئازاد بوون و سووریا ئازاد بووە و داواکارین لە خۆی گەورە سووریا بپارێزێ و ئارامی و ئاسایشی تێدا بەرقەرار بێت. سوري بالأمان والاستقرار والحياة الطيبة. نحن منبارك لكل شعب سوريا. زۆر پیرۆزبایی لە خەڵکی سووریا دەکەم. من کوڕی فەڵەستینم. سوريا بعد پیرۆزە لە دوای 14 ساڵ لە زوڵم و کوشتن و بڕین ڕزگاریان بوو. والظلم زۆر پیرۆزە کە ئازادیت بۆ گەڕایەوە سووریا. الله يفرجها على سوريا. رجعت حريتك يا سوريا، رجعت حريتك يا سوريا. اليوم الشعب كله فرحان. ئەمڕۆ میلەت هەمووی دڵخۆشە لە دوای 14 ساڵ لە زوڵم و ئازار لەژێر دەستی حکوومەتێکی زاڵم کە منداڵەکانمانی دەکوشت و تەعەدای لە ژنان دەکرد. ئەمڕۆ لە گرتوخانەی سیدنایە سەدان زیندانی دەرچووە. سوپاس بۆ خوا سەرکەوتین. دڵخۆشیەکە وەسف ناکرێ. ئەمڕۆ جەژنێکی گەورەیە. الحمد لله بعد 14 سنة الله أكرمنا. سوپاس بۆ خوای گەورە لە دوای 14 ساڵ ڕزگارمان بوو لە زوڵم و ئیرهابی بە شارەسەر. لە سایەی سووریەکانەوە کە لە سەرەتاوە دڵخۆش بوون پێیان. زانیمان سەردەکەوین. سوپاس بۆ خوای گەورە ئەگەڕینەوە وڵاتی خۆمان بە ئاسوودەیی. الله ينصرهم ويقويهم ويرجعنا بلدنا سالمين غانمين.